أعوذ بالله من الشيطان الرجيم. الأخلاء يومئذ بعضهم لبعض عدو إلا المتقين. يا عباد لا خوف عليكم اليوم ولا أنتم تحزنون. الذين آمنوا بآياتنا وكانوا مسلمين ادخلوا الجنة أنتم وأزواجكم تحبرون. يطاف عليهم بصحاف من ذهب وأكواب وفيها ما تشتهيه الأنفس وتلذ الأعين وأنتم فيها خالدون. وتلك الجنة التي أورثتموها بما كنتم تعملون. لكم فيها فاكهة كثيرة منها تأكلون. إن المجرمين في عذاب جهنم خالدون لا يفتر عنهم وهم فيه مبلسون. وما ظلمناهم ولكن كانوا هم الظالمين. ونادوا يا مالك ليقض علينا ربك قال إنكم ماكثون. لقد جئناكم بالحق ولكن أكثركم للحق كارهون. أم أبرموا أمرا فإنا مبرمون. أم إسلاما وكشاخيكا بكات وكين روخانا كسي كوفر هر هوريكا بريخوريش نجيرانا بريخوريش نجيرانا. محالك جوابيك خيال خوا جوابيك خيال خوا. القراني أم إسلاما قوم لك تقيا
واقدر شيكا ولا تساوي دشمنانا ولا تساوي دشمنانا أمي سلامة وكشخيكا بيكا تواكي نروخانا كتيكو فير هر هوريكا بري خوريش نجيرانا بري خوريش نجيرانا أمي سلامة عزتك قرزلاتي لقلناها أمي سلامة عزتك قرزلاتي لقلناها سرقوتني صالانك بهزاران خويني داوا بهزاران خويني داوا أمي سلامة وكشاخيكا بيكا تواقي نروخانا قتيكو فير هر هوريكا بري خوريش نجيرانا بري خوريش نجيرانا. خوای گەورە پاداشتی جناوی کاکسەل عومەر بداتەوە. بەڕێزان ئێستاش گوێبیستی چەند وتەیەک دەبین لەلایەن بەڕێز مامۆستا حەسەن عەبدوڵڵاه با بەڕێزیان بفەرمووین. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، صلاة وسلاما على حبيبنا محمد وآله وصحبه وعلى أمته أجمعين. مامۆستایانی بەڕێز، خۆشەویستان، برانی خۆشەویست و خوشکانی سەنجین، سەلام و ڕەحمەتی خوای گەورە لە هەمولایەکتان بێت. خۆتان و خانەوادەی بەڕێز و عەزیزتان، ئەحباب و ئەصحابتان بەهرەمەند بن لە ڕەحمەتی بێسنووری خوای پەروەردگار. لە دنیادا خوای میهرەبان دڵتان شاد و بەختەوەرکا و لە قیامەتیش چاوتان ڕۆشنکە بە دیداری خۆی و دیداری سەردار و سەروەرمان محەممەد المستەفا صلی الله عليه وسلم. خۆشەویستانم، یەخوا بەخێر بێن، خێرتان هێنا بێ، خێرتان لەگەڵ بێ، هەر لە نێو خێرا بژین، بە خێریشەوە بە پەروەردگاری خۆتان شاد ببنەوە هەموو لایەکمان یا ڕەبی. هەر یەکێک لە ئێمە سەیری حاڵی مسلمانان بکە، دەزانین مسلمانان ئەمڕۆ لە غوربەتێکدان، ڕەنگە هاوشێوەی لە تەریخی مسلمانان نەبێ، یانیش زۆر کەم بێت. لە سەردەمی پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم کە مسلمانان لە غوربەتدا بوون، معلومی جەنابتانە چ ئازارێک، چ سەختیەک، چ دەژواریەک، چ برسێتیەک، چ گەمارەوەیەک کە دەدران فعلا ناخۆشی بوو، سەختی بوو. بەڵام ئەمڕۆ کە غوربەتمان هەیە، شتێکمان نییە کە لە سەردەمی پێغەمبەردا هەبوو صلی الله عليه وسلم. سەحابەکان هاوڵانی بەڕێزی خۆشەویستمان سەڵات و سەلامی خوای لەسەر بێ، هەر چەندە بە ئازار بووبن، چەندە خەمبار بووبن، چەندە دژایەتیان کرابوو بێ، کە دەچوونەوە خزمەتی پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێت، بەس چاویان ڕوون بوو بووایە بە دیداری پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر خەمی خۆیان لەبیر دەچوو، ئازارەکانیان کۆتایی پێدەهات و برینەکانیشیان تیمار دەبوو. ئەمڕۆ ئێمە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لەناودا نییە، بۆیە ئازاری ئێمە سەختترە، زەحمەتترە. کەسێک نییە لە خۆمان لە جنس و ڕەگەزی خۆمان بچینەوە خزمەتی بڵێن یا ڕەسوول الله، ئەو ئازارمان، ئەوە خەفەتمان، ئەوە ناخۆشی و ناڕەحەتیمان. بۆیە خوا سبحانه وتعالى وەکو منەتێک لەسەر ئەصحابی خۆی ئەفەرمێ واعلموا أن فيكم رسول الله، کە ڕەسوول الله لەناوتان بوو، منەتەشی گەورەی خوای پەروەردگار بوو، نیعمەتێکی گەورەی خوای پەروەردگار بوو. و حاڵێکی تریش کە مسلمانان زۆر ئازارەدا، کە کاتی خۆی نەبوو، ئێستا زۆرە، مسلمانان پەرتەوازن، دەبینن هەر کەسە و بە مەسلەکێک، بە مەشرەبێک، بە ڕەنجێک خۆی
نمایش دەکات و ئیتر مسلمانان لەکتری دەخوێن و دژایەتیەکی زۆر لە نێو مسلماناندا هەیە لە حاڵێکدا کە دژمنی شەرق و غەربی ئیسلام لە ئیسلام کۆبووەتەوە لە مسلمانان کۆبووەتەوە هەموویان ڕاجیاوازەکانیان وەلاناوە دژمنایەتیشیان لەبیر چووە لە بینی خۆیان هاتوون یەک دەنگ و یەک ڕەنگن لە ئاستی مسلمانان دژایەتی مسلمانان دەکەن مسلمانانیش لە نێو خۆیانە پەرت و بڵاو هەر کەسێ بە دوای ناوێک کەوتووە و ئەویان خۆی پێ حەقە و بەرامبەرشی پێ ناحەقە ئەویش ئازارێکی تر و سەختترە بەڵام شتێک بەڵکو چەند شتێکی زۆر دڵخۆشکەرمان دەکەن دڵمان زۆر خۆشەکەن ئەگەرچی ئەوەی کە باسیشم کرد هەیە بەڵام ئەوەی کە زۆر زۆر دڵت خۆشەکە هەر یەشێک لە ئێمە لە حاڵی خۆی لە دەرونی خۆی کە قسە لەگەڵ خۆیەکە مای دڵخۆشیتی ئەوەیە دەڵێ الحەمدولله من بەناخەوە بەدڵەوە دەڵێم ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله و ئەشهەدو ئەنە محەممەدە ڕەسوول الله خوای دەناسم شوێنکەوتەی پێغەمبەر محەممەد المستەفام صلی الله عليه وسلم دڵت بەوە خۆشە بیت قل بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا هو خير مما يجمعون بفضل خواي دلمان خوشة برحمتي خواي دلمان خوشة الحمد لله خواي پروردگار إما خصوصا سر شاريك أم روش بيغمبري خوا لنا وما النبيت روشك داده بديداري دقين إن شاء الله تعالى بخدمتي دقين سرش مان برز دبي چکە لە دنیادا لەگەڵ ئەو هەموو سەختی و ناخۆشیانە بەڵام دەستمان لە ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەرنەدا و سەرمان بەرز بوو کە شوێنکەوتەی ئەو ڕەسوولە خۆشەویستەین سەڵات و سەلامی خوای گەورەی لەسەر بێ سوپاس بۆ خوای ئێمە لە وڵاتێک دەژین کە هەمووتان دەزانن زیاتر لە من دەزانن چ دزیەک و چ گزیەک و چ فەساد و خراپەکاریەک دەکرێت تۆی مسلمان سەهمت نییە لەو خراپەکاریەدا ئەو فەزلی خوای نییە لەو هەموو بەد حاشاکم بەد ڕەوشتەی کە هەیە لەو هەموو خراپەکاریەی کە هەیە لەو هەموو لادانە کە هەیە لەو هەموو زوڵم مستەمە کە هەیە ماڵ خواردن و مافخوراندن کە تۆ بەشت نییە ئیمزای تۆی پێوە نییە دەنجی تۆی لەگەڵ نییە ئەوە مای ئەوە نییە کە دڵت خۆش بێ بەتەکید نیعمەتی خوایە بەس لەوانەی هەستی پێ نەکەین پێغەمبەر موسا فەرمووی ربي بما أنعمت علي فلن أكون ظهيرا للمجرمين پروردگارە بەوەی کە نیعمەتت کردو بەسەرمدا پشتیوانی مجرم مستەمکاران نیم ئەوش نیعمەتێکی گەوری خوای پەروەردگار سبحانه وتعالى یا ربی خوای پەروەردگار کە کۆمان دەکەیەوە ئاوا بەم جۆرە لەسەر سفرەی خواناسی یا رب العالمین داوات لێ دەکەین ڕۆژی قیامەتیش لە فردەوسی ئەعلا لە خزمەت محەممەد المستەفا بەڕازی بوونی خۆت کۆمان کەیتەوە بە خۆشەویستان و ئەحباب و خێزان و خانەوادی هەموو لایەکمان بمان کەی بە سەربازێکی ئەم ئیسلامە دڵمان خۆشکەی بەم دینە و جوندیەکی مەجهول بین خزمەتکاری قورئان و مسلمانان بین جارێکی تر هەموو لایەکتان بەخێر بێن خوای گەورە بتان پارێزێت والسلام علیکم ورحمة الله وبركاته أي رابني راستقينا أي سرورم بيشوام سنخوش دیداری پیغمبر سنخوش دیداری پیغمبر لنا وبهشت أصحاب لدوري أي خدا قرنم دي لدنيا روي زمالي أو لدواروش ببشمانكي لديداري أو رابري ريقي راستي أي رابري شيني من أي رابري ريقي راستي أي رابري شيني من رابرو بيغامبرو همسار ورو خوشي جنم رابري ريقي راستي أي رابري شيني من رابري ريقي راستي أي رابري شيني من بەشوێن پێی تۆ هەڵدەگرم منە بەشوێن تا بەویستی
خواشوێن بە پێ هەڵداگرم یاسەری توێنی ئیسلام یاسەری خۆم دادەنێم یاسەری کەوتنی ئیسلام یاسەری خۆم دادەنێم ئەی ڕابەری ڕێگەی ڕاستی ئەی ڕابەری ژینی من ڕابەری ڕێگەی ڕاستی ئەی ڕابەری ژینی من دامەزرۆی ئاوی فردەوستم ئەستەما لە شەڕە هەڵێم دامەزرۆی ئاوی فردەوستم تا مەزرۆم لەشانەنێم ڕابەری ڕێگەی ڕاستی ئەی ڕابەری ژینی من ڕابەری ڕێگەی ڕاستی ئەی ڕابەری ژینی من ڕابەر و پێغامبەر و هەمساروەر و ژینی من ڕابەری ڕێگەی ڕاستی ئەی ڕابەری ژینی من ڕابەری ڕێگەی ڕاستی ئەی ڕابەری ژینی من دامەزرۆی ئاوی فردەوسم ئەستەما لە شەڕە هەڵێم موسڵمانێکی بەجەرگم بەزاری خۆشمە دەڵێم ڕابەری ڕێگەی ڕاستی ئەی ڕابەری ژینی من ڕابەری ڕێگەی ڕاستی ئەی ڕابەری ژینی من ڕابەر و پێغامبەر و هەمساروەر و پێشبینی من ڕابەری ڕێگەی ڕاستی ئەی ڕابەری ژینی من بەڕێزان ئێستاش گوێبیستی چەند وتەیەک لەلایەن بەڕێز کاک شتار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان و ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی دەکەین با جەنابیان بفەرموون. بەناوی خوای بەخشندەی میهرەبان سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورە بەسەر هەموو لایەکدا بڕژێ. جارێکی کەش خۆشحاڵین کە بە دیداری مامەستایان و برایان و خوشکانی بەڕێز و خۆشەویست دەگەین و لە خوای گەورە داواکارم ئەم دیدار و کۆبوونەوەیمان و باقی دیدار و کۆبوونەوەکانی دیکەمان بیکاتە مایەی خێر و پاداشت و خۆشی و قەرەبووی بە باشترین شێوە لە دنیا و لە قیامەتیش. و من دەمێ بەڕاستی لێرە زۆر سوپاسی ئەنجومەنی خەلیفان و بەرپرسی ئەنجومەن و کارژێرانی ئەنجومەن ئەندامانی ئەنجومەنی خەلیفان بکەم کە ناوە ناوە ئاوا زەحمەت دەکێشن ئەم دیدار و کۆبوونەوانە ڕێک دەخەن کە بێگومان یەکتر بینین و بە یەکەوە کۆبوونەوە و دانیشتن یەکێکە لە بابەتە گرنگ و پێویست و پڕخێر و بەرەکەتەکانی نێوان موسڵمانان. خوا پاداشیان داتەوە دەست و چاویان خۆش بێ و خوای گەورە بەرەکەتی مادی و معنەویان بەسەردا بڕێژێ و خوا پاداشتی مامەستا حەسەنیش بداتەوە کە دیارە ئەویش پشک و بەشی هەبووە لە ئەوە کە ئەم خەڵکە لێرە کۆب بێتەوە یاخوا سفرە و خوانیان هەر بەرەکەتدار بێ و ئاوادان بێ ئینشاءڵڵا. خوشکوانی و برایانی بەڕێز و خۆشەویست ئەمن بابەتەکە دەکەم بە دوو بابەت. بەشی یەکەمیان باسی ئەوە دەکەین کە سەرفرازی لە بەدواکەوتنی پێغەمبەری خوایە سەڵاسەمی خوا لەسەر بێ. بەشی دووەمیش بە کورتی تەرخان دەکەین بۆ هێندێک لە هەڵوێستەکانی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان و لەگەڵ هەڵسەنگاندنمان بۆ پەرلەمانی کوردستان. بابەتی یەکەم کە دیارە بێگومان سەرفرازی لە بەدواکەوتنی پێغەمبەری خوایە سەڵاتسەمی خوای لەسەر بێ کە خوای گەورە لە سوورەتی ئەنفالدا دەفەرمێ يا أيها الذين آمنوا استجيبوا لله وللرسول إذا دعاكم لما يحييكم
واعلموا أن الله يحول بين المرء وقلبه دفرمي أي أوانك برواتن هناوا بدم بانگوازی خوا و پێغەمبەری خواوە بچن سەڵات و سەلامی خوای لەسەر بێ بۆ شتێک کە پێی زیندوو دەبنەوە واتە ژیانی ئێوەی تێدایە سەرفرازی ئێوەی تێدایە بەختەوەری ئێوەی تێدایە واتە بە دوانەکەوتنی پێغەمبەری خوا یا بەدەم بانگەوازەوە نەچوونی پێغەمبەری خوا کە خۆی لەو شەریعەت و بەرنامە و ڕێبازەکەیدا دەبینێتەوە بێگومان بەدبەختی بەدوادادێ ماڵوێرانی بەدوادادێ و هەرچی دەرد و ناخۆشی و گرفتاریەکانی کە مرۆڤ تووشی دەبێ لە ژیانیدا هەمووی لەوەیدا سەرچاوە دەگرێت کە مرۆڤ ئەگەر بەدوای پێغەمبەری خوا نەکەوت سەڵ وسلمی خوای لەسەر بێ و ئەم ڕێبازەی هەڵ نەبژارد و پێشیەوە پابەند نەبوو بە شێوەیەکی هاوسەنج و ڕێک و پێک ئەوە گومانی تێدا نییە کە تووشی بەدبەختی و تووشی ماڵوێرانی دەبێت. چۆن ژیان لە بەدواکەوتی پێغەمبەری خوادا هەیە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ پێغەمبەری خوا بەکردەوە فێری کردوین کە ئێمە تەنها و تەنها ملکەس و گەردەنکەسی خوای پەروەردگار بی کە لە چەندەقێکی قورئانی پیرۆزدا پێغەمبەر و پێغەمبەران سەڵات و سەلامی خوای لەسەر بێ هەمیان ئەم حەقەتیان دووپات کردوتەوە قل إنما أنا بشر مثلكم يوحى إلي أنما إلهكم إله واحد کە بێزگەلەوەی کە پێغەمبەران جیاوازیان لەگەڵ غەیری خۆیان بریتی بۆ لەوە کە وەحیان بۆ هاتووە بەڵام پێشیان گوتون چی یعنی کاکڵە و نێوڕۆشی وەحیەکە چی بووە بریتی أنه لا إله إلا أنا فاعبدون خاطر دەفەرمێ پێیان بگەێنن پێیان ڕابگەین کە هیچ پەرستراوێک نییە بێزگە لە من و تەنها ملکەس و بەنداجی بۆ من کەن کەواتە لە پێغەمبەرەوە فێر دەبین ئەگە بەڕێی پێغەمبەردا بڕۆین سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ملکەچی و گەردەنکەچی بۆ هیچ کەسێک نییە غەیری خوا و هیچ ڕێبازێکی کەس بەڕاست و بە حەق نازانین غەیری ڕێبازی پێغەمبەری پێشەوە سەڵات و سەلامی خوای گەورە لەسەر بێ ئەوە فێرمان دەکا ئاوا سەربەرز بین ئاوا بێمنەت بین مل بۆ غەیری خوا کەس ناکەین مل بۆ هیچ کەسێکی کە شۆڕ ناکەین پێغەمبەری خوا ئەومان فێر دەکا ئاوا ئینسان ئازاد دەبێ لە هەرچی پەرسترا و معبودی کەی بە ناحەق هەیە کە دیارە بەر لەوەی پێغەمبەری خوا ئەم پەیامە مبارەکە بێنێ خەڵک داریان دەپەرست بەردیان دەپەرست خورمایان دەپەرست سەرشۆڕ و ملکەسی عەبدەکان بوون کۆیلە بوون بە بەندەی یەکتر دەچەوسێنرانەوە زوڵمیان لێ دەکرا بەڵام ئەوە بوو کە پێغەمبەری خوا ئازادی کردن پێ ڕاگەیان کاکە نا غەیری خوای تەعالا هیچ کەسێکی کە هیچ شتێکی کە شایستە وەنێ کە ئینسان ملی بۆ کەس کا و گردەنی بۆ کەس کا هیچ کەسێکی کە تەواو پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئێمە فێری ئەوە کرد کە ئێمە دادگەر بین لەگەڵ هەموو کەس و جیاوازی لە نێوان مرۆڤەکان نەکەین لە هیچ شتێکدا هەر وەک چۆن لە قورئاندا کە خوای گەورە دەفەرمێ وإذا حكمتم بين الناس أن تحكموا بالعدل إن الله يأمركم أن تؤدوا الأمانة إلى أهلها وإذا حكمتم بين الناس أن تحكموا بالعدل أو فرما من بيدك كأمانة كان وك خوي كوك شون أمانتك رادسي كسيدك بيويستا وك خوي أو أمانة رادسي خاونك بكاتوا ده فرمي آوا أمانة كان رادسي خاونك بكنو كخوايا يا أجر بيوندي با خلقه هو بي آوا رادسي خلق بكنوا أمانة الدين هي أمانة بابتي كهي غير الدين
دەفەرمێ بەڵام ئەگەر حکمتان کرد لەما بەینی خەڵک دادگەر بن بە دادگەرانە حکم بکەن دەفەرمێ خەڵک نەیفەرمووە مسلمانان یا بڕواداران فەرموویەتی خەڵک لە زۆر ئاەتیکەدا خوای تەعالا جەختی کردوتەوە کە پێویستە مسلمان ئەهلی ئیمان دادگەر بێ حتا لەگەڵ ئەوانەیە کە کێشە و نزاعیش لەگەڵان هەیە ولا يجرمنكم شنآن قوم على ألا تعدلوا اعدلوا دەفەرمێ با ڕقلێبوونەوەتان یا نزاع و مشتومڕ و ناخۆشتان لەگەڵ کەسانێک واتان لێ نەکات دادگەر نەبن ها دادگەر بن اعدلوا هو أقرب للتقوى أو نزيتر للتقوى ئەگەر ڕاست دەکەی متەقی و ڕاست دەکەی مسلمانی چاشی و شوێنکەوتی پێغەمبەری پێشەوای صلی الله علیه و سلم لەسەر بێ دادگەر بە ولو على أنفسكم أو الوالدين والأقربين ئەگەر لەسەر خۆتان بێ ئەگەر لەسەر دایک و باوتان بێ لەگەڵ دایک و باوتان بێ ئەگەر لەگەڵ خزمە نزیکەکانتان بێ لەگەڵ هەر کەسێک بێ دەفەرمێ دادگەر بن و عادل بن نەکەن خوا نەخواستە بەم لا دابڕۆن یا بەو لا دابڕۆن ڕێک و ڕاست کاکە ڕێبازی پێغەمبەری پێشەوا صلی الله علیه و سلم وەما فێر دەکا وەکو باسم کرد فێرمان دەکا کە ملکەسی غەیری خوا نەبین و خاوەن عزت بین و خاوەن کەسایەتی خۆمان بین تەماشاکەن ڕوبعی کوڕی عامیر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کاتێکی ینی مرۆڤ بە ئیسلام و بەڕێوە بچێ و شوێنکەوتی و ڕێبازی پێغەمبەر بێ سەڵات و سەلامی خوای لەسەر بێ بزانە داخوا چۆن باسی ئەوە دەکا کە خوای تەعالا بۆ ئەمانەی ناردووە بۆچی پەیدا بوون چیان لە خەڵک دەوێ یەشێک لەو قسانێک کە ڕوبعی کوڕی عامیر بە ڕۆستەمی گوتی چی؟ قلت إن الله ابتعثنا لنخرج العباد من عبادة العباد إلى عبادة رب العباد ومن جور الأديان إلى عدل الإسلام ومن ضيق الدنيا إلى سعة الدنيا والآخرة دتوان بلهم يعني بختي شريعات لم سجملة كوتوا أو كسرتها باس ما كرت پێغەمبەری پێشەوا صلی الله علیه و سلم فێری کردین مل بۆ غەیری خوا کەس نەکەین و ژیانیش لەوەدا هەیە کە ئینسان بە دوای پێغەمبەرەکەی کەوێ سەرفرازی لەوەیدا هەیە کە ئینسان بە دوای پێغەمبەرەکەی بکەوێ دەفەرمێ ئێمە گوتی باشە ما جاء بكم گوتی بۆچی هاتون کاکە ستان دەوێت وازمان لێنان لە کۆڵمان نابنەوە ستان دەوێت کاکە ئایا ئیسلام دین بۆ هاتۆ شەڕ بە خەڵک بفرۆشێ چێشە لەگە خەڵک پەیدا بکە سەری خەڵک بێشێنێ ڕێ بە خەڵک بگرێ خەڵک بچە بسێنێتەوە نا طبعا لە کاتێکیدا بوو کە دەزانن کە دەوڵەتی فارس شەڕی بە ئیسلام دەفرۆشت ڕێی لێ دەگرت کێشەی بۆ دروست دەکرد نوێنەرەکانی دەکوشت اینجا ئەویش پێی گوتی دەزانیت ئێمە بۆچی هاتوین گوتی بۆچی گوتی بابە ئێمە بۆی هاتوین یعنی هەڵ نەچووە لە کاتێکدا کە دەسەڵاتی هەبوو سوپایەکی باشی لەگەڵ بوو و پشتیشی بەخوای خۆی قایم بوو و سەریش کەوت لە شەڕدا بەڵام مەغرور نەبوو ئەم تێکنەچوونی هاوسەنجی زۆر گەنگە موسڵمانانی بەڕێز و خۆشەویست لە حاڵەتی شەڕ لە حاڵەتی ئاشتی لە کاتێکدا کە فشار لەسەرە لە کاتێکدا کە سەرکەوتووی لە کاتێکدا کە شکاوی حاڵەتی هاوسەنجی لەدەست مەدەن حاڵەتی مەبدەئی لەدەست مەدەن مەبادیەکانی خۆتان مەدۆڕێنن لا نەدەن زۆر بە ئاسایی گوتی إن الله ابتعثنا خۆ ئەبەی ناردووە بخۆمان پەیدا نەبووین ئەوە ئەرک و وەزیفەیەکی شەرعی و دینی ئێمە جێبەجێ دەکەین ئێمەی ناردووە کە بەندەکانی خوا لە بەندایەتی بەندان ڕزگارکەین بۆ بەندایەتی خوای پەروەردیگار هەر کاتێک ئینسان ڕزگار بوو لە بەندایەتی خەڵک لە بەندایەتی مادە پارە پلە و پایە هەر شتێکی کە
بەخوای سەربەرز دەبێ سەرفراز دەبێ بێمنەت دەبێ. اینجا ومن جور الأديان لەو هەموو ستەم و زوڵمەی کە ئەو ڕێباز و ڕێچکە و بیردۆزانە کە دەیکەن لە خەڵک هەر جارەی لە هەر قوناغی خەڵک بە ناوێکەوە بە ڕێباز و دینێکەوە دەسەوسێنەوە ئێمە هاتوین لەم هەموو تاریکایی و ڕێباز و ڕێچکانە ڕزگاریان کەین بەرەو دادگەری ئیسلام. ئەو دادگەری کە من باسم کرد کە خوای تەعالی دەفەرمێ دادگەر بن، ینی ئەگەر ئەوەی کە کێشەش لەگەڵی هەر لەگەڵی دادگەر بی ناحەزاریت هەیە دوژمنایەتیت هەیە بەس هە دادگەر بە کاکی ئیسلامات فێر دەکا. بۆیە گوتی کاکەی وەڵا بۆ چەسپانی دادگەری هاتوین، بۆ لابردنی زوڵم هاتوین. زوڵم ستەمی چینایەتی بێ، ستەمی نەتەوایەتی بێ، ستەمی ئایدۆلۆژیا بێ، هەر جۆرە ستەمێک ئێمە هاتوین دژی ستەمین بەڕاستی. ستەم لە تاک بکرێ، لە کۆمەڵ بکرێ، لە نەتەوە بکرێ، لە نیشتیمان بکرێ، ئێمە دژی ستەمین. ومن ضيق الدنيا لو بیرکردنەوە لە چوارچێوەی ئەم دنیای تەسک و تریسکەدا کە مرۆڤ دیسانە کە دەکاتە بەندە لەم چوارچێوە تەسکە بیر بکاتەوە بخولێتەوە ئاواتەکانی ئامانجەکانی، هاتوین لەم چوارچێوە تەسک و تریسکە ڕزگاریکەین بەرەو فراوانی دنیا و دوا ڕۆژ. زۆر فراوانە ئەگە ئینسان بە هیدایەتی خوا بەڕێوەچوو لەسەر ڕێگەی پێغەمبەری خوا بوو صلی الله علیه و خوای لەسەر بێ زۆر فراوان بیر دەکاتەوە. هەر تەماشای ئەوە سوچێکی ئەم دنیا ناکا، سوچێکی گچکە نابینێ. ئەوەی بەڕاستی ئەوەی کە بەهرەمەند نەبوو بێ لە هیدایەتی خوا، ئەوەی لە ئیسلام و لە قورئان تێنەگەیشت بێ بەخوا زۆر تەسک بیر دەکاتەوە. وا دەزانێت دنیا خاڵێکی زۆر گچکەیە. ئێمە پێغەمبەر ئەومان فێر دەکات صلی الله علیه و خوای لەسەر بێ، ئاوا مرۆڤ پەروەردە دەکا، ئاوا مرۆڤ پێدەگەیەنێ و کۆمەلگایەکیش ئەگەر بەم هیدایەتە بەڕێوەچن هەر بە هەمان شێوە پەروەردە دەبن. بەڵام بێگومان ئەمە بەوە دەکرێت کە مرۆڤ باش بە دوای پێغەمبەری خوا بکەوێ سەڵات و سەلامی خوا لەسەر بێ، چاک شوێن پێی هەڵبگرێ. ئین بەداخەوە بەشێکی هۆکاری دواکەوتنی موسڵمانان و ژێردەستەییان و هەندێک جار دەستەمەبوونیان بۆ ئەم لاولا، بۆ ئەحزاب، بۆ حکوومەت، بۆ خەڵک بەڕاستی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە باش بە دوای پێغەمبەری خوا نەکەوتوین صلی الله علیه و خوای لەسەر بێ. شوێن پێویمان باش هەڵ نەگرتووە. زامان مەبەستم شوێن پێ هەڵگرتنی ئەو مەبەستم هێندێکی جوزئی نییە، مەبەستم کاکڵەی قەزێک هەیە. یعنی ساغبوونەوە بۆ خوای پەروەردگار و ڕاست و ڕێک بە دوای پێغەمبەری کەوتن بە شێوەیەکی فراوان و هاوسەنگ. ئەوە بەڕاستی وامان لێ دەکات کە ئێمە ئەو کۆمەڵ و ئەو خەڵکە بین کە ئەم ئاین و بەرنامە لەسەردەستی ئێمە خوای پەروەردگار حەز بکە ئینشاءڵڵا، خوا پشتیوان بێ ببوژێتەوە بەڕاستی گەشە بکە و ببێتە چەتر و سێبەر بۆ خەڵک لە بیندا بحەسێتەوە و خەڵک لەبەر سێبەریدا بەحەوێتەوە. بۆیە تەماشاکەن ئەوانەی پێش ئێمە چۆن بە دوای پێغەمبەری کەوتون صلی الله علیه و خوای لەسەر بێ. ئەمە نمونەی گچکە و سادە دێنمەوە، بەڵام یعنی نیشانەی چاک بە دواکەوتنی ئەو پیاوە گەورانەیە و باش بەڕێداڕۆیشتنی پێغەمبەری خوایە سەلات و سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورە هەر بەسەر دابڕژێ. ئیمامی ئەبوبەکر دەفەرمێ لست تاركا شيئا كان رسول الله يعمل به عليه الصلاة والسلام إلا عملت به. دەفەرمێ هیچ شتێکم بەجێ نەهێشتووە کە پێغەمبەری خوا کرد بێتی إلا کردومە. وإني أخشى إن تركت شيئا من أمره أن أزيغ. فەرمووی وەڵاهی من دەترسم ئەگەر شتێکم لە ڕێو شوێنیوی فرامۆش کرد بێ سرم لێ بشێ گمڕابم و لادەم تووشی زەیغ ببم. کاکە ئەو پیاوانە ئاوا بوون، ئەو پیاوە گەورە، یعنی پیاوی گەورە سەرکردەی گەورە ئاوا بە ئاسان دروست دەبێ، یعنی هەر لە خۆ دروست نەبووە، باش بەڕێ پێغەمبەری داڕۆیشتن صلی الله علیه و خوای لەسەر بێ.
ڕحمان بە قوربانی بێ دەجێڕنەوە عەبدوڵای کوڕی مەعمر دەجێڕتەوە ئیبن عەباس دەفەرمێ ڕۆژێکی لە خزمەت پێغەمبەری خوا بوو سەڵات و خوای لەسەر بێ دەڵێ پیاوێک ئەنگوستیلەیەکی زێر لە دەستدا بوو پێغەمبەریش لە دەستی کردەوە فڕەیدا دەڵێ پێغەمبەری خوا ڕۆیشت دەڵێ ئێمەش گوتمان کاکە بە خۆت هەڵیگرە و سوودی لێ ببینە بڕۆ مەقسەدەنەوە بدوار لە دەستی کاتەوە یعنی بچێ بیفرۆشێ بە شتێکیکەی بدا بیداتە خێزانێ ئەگەر خوشی بیداتە خوشکێکی ئەگەر دایکی بیداتەوە دایکی بۆ نمونە سوودی لێ ببینێ گوتی چی زان گوتی چی گوتی لا والله لا آخذه أبدا وقد طرحه رسول الله صلى الله عليه وسلم فمي والله قد هري ناقرموا كبيغمبر خوا فريدا وشون هري داقرموا كاك والله أو بيانا آوا قوربون شتيان بيكراوا يعني تواني وانا خزمت نكهر بخوان بهم رباياتي بكن تواني وانا نكهر خوان رزقار كن كل هم رباياتي رزقار كن يعني براستي ئێمە بمانەوێ سەربەرز بین و بەڕاستی بمانێ گۆڕانکاری بکەین و بمانەوێ چاکسازی بکەین بمانێ کۆمەلگا بگۆڕین بمانێ خەڵک بگۆڕین بەخوا دەبێ پێشی بۆ خۆمان باش و دوای پێغەمبەری کەوین سەڵڵاهو عەلەیهی خوای لەسەر بێ بەکردەوە بە هەڵوێست هەنگاو بە هەنگاو بەڵام لە گرنگ و لە گەورەوە دەستی پێ بکەن ئەمە نمونە سادانە دێنمەوە بۆی کە ئەوانەی پێش ئێمە چۆن پەیڕەویان لە ڕێبازی پێغەمبەر کردووە سەڵڵاهو عەلەیهی خوای لەسەر بێ هەر بەڕاستی بە ناو و بە شکل و بە سوورەت نەبووە بەکردەوە بە ناوەڕۆژی تەبەن پێغەمبەریان وا خۆشویستووە سەڵڵاهو عەلەیهی خوای لەسەر بێ حتا ئیمام عومەر دەفەرمێ پێغەمبەر فەرمووی ئیمانتان نابێ هەتا ئەمنتان لە خۆتان لە دایکتان لە باوکتان لە هەموو کەس خۆشتان نەوێ ئیمام عومەر گوتی ئەی پێغەمبەری خوا وەڵاهی من ئەتوم لە باوکم لە دایکم لە منداڵم لە خێزام لە هەما خۆش دێ بەس لە خۆم نا فەرمی وەڵاهی عومەر ئیمانت تەواو نابێ هەتا ئەم لە خۆش نەبێ فەرمی ئەی پێغەمبەری خوا ئێستا ئەتوو لە خۆشم خۆشت دەوێ کاکە وەڵاهی ئەوانە ئەو پیاوە گەورە بەم شێوە دروست بوون ئاوا گویان لە پێغەمبەری گرتو ئاوا بەدوای کەوتن ئاوا خۆشیان ویستووە قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ويغفر لكم ذنوبكم والله غفور رحيم ئەگەر ئێوە ڕاست دەکەن دەتانەوێت خواتان خۆش بێ فاتبعوني پێیان بڵێ بەدوام کەون خوا خۆشی دەبێن و لە گوناحەکانیشتان خۆش دەبێ و دای دەپۆشێ لێشتان خۆش دەبێ بۆیە من هیوادارم بەڕاستی ئێمە باش بۆ دوای پێغەمبەری خوا کەوین سەڵڵاهو عەلەیهی خوای لەسەر بێ چونکە بە دڵنیایی تا باشتر بۆ دوای پێغەمبەری خوا کەوین سەڵڵاهو عەلەیهی خوای لەسەر بێ ئێمە بەڕاستی ژیانمان باشتر دەبێ و سەرفراز دەبین و ئێمە ئەو کاتە کۆمەلگایەک پێک دێ وەکو باسم کرد دژی ستەم دەبێ دژی نادادگەری دەبێ دژی دزی دەبێ دژی گەندەڵی دەبێ دژی قڕیپڕی دەبێ دژی کوێ خایاتی و ئاغایەتی دەبێ بەسەر خەڵکی وەکردن دژی ناتەبایی دەبێ کۆمەلگایەک پێ دێ کە برایەتی تێدا بەرقەرارە تەبایی تێدا قوڵ بۆتەوە خۆشەویستی و ڕێز تێدا زیادی کردووە و تێکرا دژی ستەمە دژی گەندەڵیە دژی قۆڕەخکاریە دژی هەموو ئەو سیفەتە بەد و پیس و خراپانەیە ئەم کۆمەلگایە بەڕاستی ئەو کاتێک کۆمەلگایەکی بەختەوەر دەبێ و دەتوانرێ بڵێن ئەو کۆمەلگایە لەسەر ڕێ و شوێنی پێغەمبەری پێشەوایە سەڵڵاهو عەلەیهی خوای لەسەر بێ ئەگە بە کورتیش بێمە سەر بابەتی دووەم کە دیارە برایان وایان پێشنیار کرد لەنە بەڕاستی من لێک لەبارە خۆم پێم خۆش بوو تۆزش کرد لەسەر ئەم بابەتە ڕۆیش بامایە چونکە باسکردنی پێغەمبەری خوا سەڵڵاهو عەلەیهی خوای لەسەر بێ بەڕاستی دەیهێنێ و چەندەی باسی بکەین و چەندەی بەرگری لێ بکەین بە ڕوحمان بە ماڵمان بە ماڵ منداڵمان بەخوا بڕین چیەوە پێغەمبەری خوا لە نێومان دانیە دەنا هەر کامێک لە ئێمە ئێستاش بێ ڕێبازەکەی دەبێ وا بێ ینی بەخیلی نەکا بە هەموو شتێکی خۆشەویست و بەنرخ لای لەم دنیادا بەخوا
تەمان بە شێوەیەکی هاوسەنگ بە شێوەیەکی عاقلانە و ژیرانە و بە شێوەیەکی ڕێکوپێک کە ئیشاڵڵا جێی خۆی بگرێ و خەڵک و مسلمان بەگشتی سوودیان لێ ببینێ. بابەتی دوممان دەربارەی هەڵوێست و هەڵسەنگاندنمان هەڵوێستەکانمان لە پەرلەمانی کوردستان وەکو فراکسیۆن و هەڵسەنگانیشمان بۆ پەرلەمان و بۆ ئەو دامەزراوەیە کە ئێمە کاری تێدا دەکەین کە نوێنەرایەتی خەڵک دەکا تۆزێک باسی دەکەی. طبعاً ئێمە بریارمان داوە هەر کارێک بکەین و لە هەر شوێنێک کار بکەین و هەر کارێکمان بەدەستەوە بێ بریارمان داوە بۆ پەڕی دڵسۆزی و خەمخۆریەوە کار بکەین. ئەگەر لە حکومەت بین وەک لە ڕابردوودا کۆمەڵی ئیسلامی لە کابینی هەشتم بەشداری کرد ئێمە دڵسۆزانە و خەمخۆرانە و بوێرانە بەرگیمان لە حکومەت کردووە بەشێک بووین لەم دەسەڵات و لەم کابینی ڕابردوو و شەرمیشمان نەکردووە بۆ چونکە ئەوە ئەرکێکی شەرعی و یاسایی پێست پێدراوە دەبێت وەک خۆی جێبەجێکەی ئەوەندێک کە لە تواناتدا هەبێ بۆت بکرێ. ئێمە کە ئێستا ئۆپۆزیسیۆنین هەردیسان بڕیارمان داوە پشتیوان بەخوای گەورە ئۆپۆزیسیۆنێکی بوێر و ئیشاڵڵا نوێنەرایەتی خەڵک دەبین کە ئەوەش بەڕاستی دیسانە کە ئێمە قەناعەتێکی مەبدەئیمانە. ئەگەر وانە بین لە هەردوو حاڵەتەکەی باز دەکەم ئێمە خیانەتمان لە خواش کردو لە خەڵکیش کردووە چونکە لە هەردوو حاڵەتیدا بەڕاستی خەڵک دەنجی پێداوی خەڵک پشتیوانی کردووی بۆی ئەگەر لەم سێکتەرە کار بکەی بە دڵسۆزی بە خەمخۆری کار بکەی و چی پێ دەکرێت بۆ خەڵک بیکەی و لەوەی دیکەشدا هەر بە هەمان شێوە چی لە تواناتدا هەبێت دەبێ ئەنجامی دەی. و ئێمە بە هاوسەنگیش ئەنجاممان داوە لە هەر وێزگەیەکدا کە هەڵوێستێکمان بوو بێ لەبارەی بابەتێکەوە خەڵکێک حزبێک هاتووە بیخۆزێتەوە مەرامی خۆی تێدا تاحقیقکە ئێمە لێ نەگەڕاوین. ئێمە ڕاستە هەر کارێک بکەین و هەر هەڵوێستێکمان نوان بێ هەوڵمان داوە زۆربەی خەڵکی لە دەور کۆ بکەینەوە و هەماهەنگی هەبێ و پرۆژەیەک بێ هەڵوێستێک بێ بۆ هەمووان بێ بەڵام نەشمان لێژ نەگەڕاوین بەڕاستی خەڵکی قازانجی خراپی لێ بکە سوی ئیستیفادە بکە بەڵکو ویستمانە ئەنی شتێک بێ کە هاوسەنگ بێ و شتێک بێ کە سەربەخۆ بێ و ئێمە هەمیشە لەو هەڵوێستانەی کە هەمانە لەو بڕیارانەی کە دەیدەین ئێمە بە ئەخلاقی خۆمان و بە مەبادی و بە قەناعەتەکانی خۆمانەوە هەڵوێستمان نواند و بڕیارمان داوە. هەڵوێستی ئێمە و قەناعەتی ئێمە و شێوازی کاری ئێمە و دەربڕینی هەڵوێستیش لای ئێمە جیاواز لە خەڵکیکە. ڕەنگە خەڵک هەبێ بە زۆرێک نەفەس هەڵوێستێک وەردەگرێ قسەیەک دەکا ئێمە جیاوازە بەڕاستی بە سیاسەتی خۆمان بە ئەخلاقی خۆمان ئێمە هەڵوێست دەنوێنین و بڕیار دەدەین و هەنگاو دەنێین چاو لە هیچ کەس ناکەین بەدوای هیچ کەسیش ناکەوین بەڵام شتی باشی هەر کەسێک بێ ئێمە سوودیە دەبینین بەڵام وەکو باسم کرد لە هەنگاونان و لە پرۆژەماندا و لە هەڵوێستەکانماندا ئێمە خاوەنی سیاسەت و ئەخلاق و تێڕوانی خۆمانین. و ئێمە لەو کاتەوە کە دەستمان پێکردووە و ڕامانگەیان ئەگەر لە بیرتان بێ گوتمان لەمڕۆوە یعنی ئەو کاتێک کە کابینی نوێمی حکومەتی هەرێمی کوردستان دروست بوو گوتمان لەمڕۆوە ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینە دەست پێ دەکات چونکە بەرامبەر بە دەسەڵاتێکێ ئۆپۆزیسیۆن دەبێ ئەگەر دەسەڵاتێک نەبێ ئۆپۆزیسیۆن چۆن دروست دەبێ. ئێمە لەو کاتەوە بەڕاستی هەوڵمان داوە ئۆپۆزیسیۆنێکی ڕاستەقینە بین و فعلاً ئەرچی خۆمان ئەوەی کە لە پەیڕە و لە یاساکانی داهاتووە جێبەجێکەین
پەیڕۆ و یاسا. بۆیە کاتێک لە بابەتی پرساندندا خەڵکێک گوتیان کاکە ئەمە دوژمنایەتی و دژایەتیکردنی حکومەت و سەرۆکی حکومەت و ئەوانەیە، ئێمە گوتمان کاکە بۆ دوژمنایەت و دژایەتیە؟ هەر بەو پەیڕەوەی کە لە پەرلەمان پسند کراوە، لایەنەکانی دەسەڵات خۆشیان تێدا بوون پەسەندیان کرد و دەستیان بۆ هەڵبڕیوە، ئێمە هەر بەو پەیڕەوەی کارمان کردووە. و هەر ئەو پەیڕەوەی کە پارێزبەندیان پێ لەسەر سۆران عومەر لابردووە، ئێمە هەر بۆ پەیڕەوەی کارمان کردو و پرساندنمان کردووە. بۆ بانێک و دوو هەوایە کاکە ئێمە بۆیە بەڕاستی بڕیارماندا ئۆپۆزیسیۆنیشی ڕاستەقینە دەبین و ئۆپۆزیسیۆنیش ئینشاڵڵا بوێریش دەبین. ئەوەی کە دەسەڵاتی ئێمە بێ و لە پەیڕەوی داهات بێ، لە یاسا بەرکارەکان داهات بێ، ئێمە لەسەری دەڕۆین. و بەڕاستی لە بەرگریکردن لە خەڵکیش کە لەسەر مافی خەڵک بووە، چونکە لەسەر بابەتی لێبڕین سەدا 21 موسە خۆران بووە، ئێمە نە پاشەکشە دەکەین بەڕاستی، و نە لە هیچ شتێکیش، و نە لە هەڕەشە، نە لە چاوسورکردنەوە، نە لە تەماعبەردان، لە هیچی سڵ ناکەینەوە. وەی شتێک لەمانەش بەڕاستی لە هەڵوێستەکانمان و لە قەناعەتەکانمان لامان نادا و ناشمەوەستێنێ. بۆی ئێمە بڕیارێکی مەبدەئیمان هەیە کە بەرژەوەندی خەڵک بەگشتی لە شوێ بوو بێ، ئێمە هەوڵمانداوە لەوێ بین. بەڵام وەکو باسم کرد بە ئەخلاقی خۆمان و بە سیاسەتی خۆمان و بە تێڕوانی و تەماشاکردنی خۆمان. بۆ نمونە لە پرۆژەی چاکسازیدا، ئەو پرۆژەی چاکسازی ئێستا ئەو حکومەت دەیەوێت کاری لەسەر بکات. ئێمە کە زانیمان لە بەرژەوەندی فەرمانبەران نییە و بەرژەوەندی موسەخۆران نییە، ئێمە زۆر هەوڵماندا کە بەم شێوەی نەبێ. بۆ نمونە هەوڵماندا کە جارێ چاکسازی با لە داهاتی شەمێن نەکە لە خەرجی، و لە خەرجەکەش تەنها با لە موسە نەبێ، لە موسەش تەنها با لەی خانەنشینان نەبێ. بۆ نمونە نیان کرد، باسی داهات نەبوو. یعنی لەو پرۆژە چاکسازی کە بۆ معلوماتن زۆر نەقورستانە، چونکە باسی داهاتی تێدا نییە. ئەتو باسی ئەم هەموو داهاتە ناکە کە لە هەرێمی کوردستان هەیە، ئەم هەموو بەرمیل نەوتەی کە بەڕێ دەکەی کە پارەکەی بە تەواوی دیار نییە، و ئەو هەموو داهاتی ناوخۆ، ئەو هەموو داهاتی خاڵە سنوورەکان، ئەوەی کە لە عێراقەوە بۆ دێ، ئەوەی کە لە هاوپەیمانانەوە بۆ دێ، ئەتو باسی ئەمە نەکەی کە ئەم داهاتانە بێ کۆ بکەیەوە و ڕێشی خەی، بەڵام باسی ئەوە بکەی کە ئەو پارێکی خەرجی دەکەی، پارەکە لە چ خەرجی موسەخۆران. ئێمە هەوڵماندا کە بەڕاستی باسی داهات بکرێت، باسی داهات نەکرا. ئێمە هەوڵماندا کە پاشەکەوتی موسە بە یاسا دیاری بکرێت بۆ فەرمانبەران بجێڕێتەوە، ئەگەر کەمیش بێ، نەکرا. ئێمە هەوڵماندا کە کەمترین خانەنشینی با لە 450 با بەلایانی کەم لە 400,000 کەمتر نەبێ، نایان کرد. ئێمە هەوڵماندا با هێزی پێشمەرگە کە وە هێزەکانی ناوخۆ بکرێن بە هێزی نیشتیمانی و بەڕاستی دوورکەوێتەوە لە دەستێوەردانی حزب بەداخەوە. ئێستاش یەکەی 70 هەیە، یەکەی 80 هەیە. ئاسایشی زۆنی زرد، ئاسایشی زۆنی سەوز، پۆلیسی زۆنی زرد، پۆلیسی زۆنی سەوز، باقی فەرمانگەکانی کە هەموو دنیا دەزانێت کە ئەمە بە حزبی کراوە. بزانم مەگەر بەڕێککەوتنی یعنی بەشداریکردن لە حکومەت یا لە حکومەتە خۆجیەکان، بزانم بەڕێوەبەرێکی گشتی لە وەزارەتێک لە شارێک دەبینیەوە لە زۆنی زەرد غەیری پارتی، بزانم لە زۆنی سەوز بەڕێوەبەرێکی گشتی بەڕێوەبەرێکیش یە قوتابخانەیەکی ئی شوێنێک دەبینەوە کە سەربەیەکی نیشتیمانی کوردستان نەبێ، تەزکیان نەکرد بێ لە مەڵبەند و لە لەقەکانیان. ئێمە داوامان کردو کە کاکە ئەگە باسی چاکسازی دەکەن، بە ئەمەش لە زمانی چاکسازی بێ، ئەمە لە هەمویان گرێتە بەڕاستی. یعنی چی ئەمە؟ یعنی بە دامەرزاواییکردنی دامەرزاوەکانی هەرێمی کوردستان کە تا ئەم دامەدەزگایانە بە دامەرزاوی نەکرێ، واتە مڵکی حزب نەبێ، مڵکی کەسەکان نەبێ، مڵکی گشتی بێ. ئەو کاتێ بەڕاستی دەتوانین بڵێن ئێمە خاوەنی حکومەتی هەرێمی کوردستانی، خاوەنی پەرلەمانێکی ڕێکوپێکین، خاوەنی ئەنجومەنێکی دادوەری دادگەرین. ئەمە بۆیە دەنگمان پێ نەدا بەم یاسایە. مەبەستم بەڕاستی بۆ بەرگریکردن لە مافی خەڵک
ئێمە داواکاریەکانی چین و توێژەکان هەر داواکاریەک هات بێ یا هەستمان بە هەر داواکاریشی خەڵک کرد بێ یاستەمێک کە لە خەڵک کرابێ یا ویستیان بیکەن ئێمە دەست بەجێ هەوڵمان داوەکە ئەم داواکاریانە کاری لەسەر بکەین و مافی خەڵک بۆ خەڵک بجێڕدێتەوە بەرانی کەم زوڵمیانی نەکرێت بۆ نمونە فەرمانبەرانی گرێبەست کە چەند ساڵە گرێبەستن ئێمەش بەشێک بوون لەو پرۆژەی کە داوامان کرد کە بکرێن بە هەمیشەیی و خوێندنەوەیەکەمیش بۆ پرۆژەی یاساکە کرا بەڵام حکومەت فشاری کرد کە پرۆژە یاساکەیان بۆ بجێڕدرێتەوە لەبەر بە بیانووی هێندێک کەموکری هەیە کەموکریەکانی تاوا بکەن ئێستاش لەگەڵ ئەم پرۆژە یاسایە ئەوە دێتەوە بۆ ئێمە کەموکریەکانیان تاوا دەکەن کە زیاتر لە ساڵێکی پێچووە ئێمە بەرگریمان لێ کردوون مامۆستایانی وانە بێژ کە دیسانە کە بەڕاستی چینی توێژێکی زۆر ستەم لێ کراون بە 250,000 دینار وانە بێژن داوا دەکەی کە کاکەوانش بە بگرێن بە گرێبەست بکرێن بە هەمیشەیی بەتایبەتی لەزی ئەوانەی کە خانەشین دەبن ئێمە پرژیریمان کردوون بە مافی حەق و ڕەوایمان زانیوە و پلە بەرزکردنەوە کە لە 2014 پلە بەرزکردنەوە ڕاگیراوە کە ئەگەر ئێستا حکومەت بێ دەستی پێ بکاتەوە تووشی کۆمەڵێک ئیشکالی قانونی دەبێت کە چۆن دەستی پێ بکاتەوە حکمڕانی و دەوڵەتداری ئاوا دەکرێت ئێمە هەمیشە دژی ئەوە بن کە خەڵک لەسەر ڕادەربڕین لەسەر گرتبوونەوە و لەسەر خۆپیشاندان دەژیر بکرێت ولەو بارانش بەڕاست زۆر هەوڵمان داوە و لەگەڵ هەموو ئەو پرۆژانەش بەشدار بووین لەگەڵ هەموو ئەو هەنگاوانە بووین کە دژی دەستگیرکردنی خەڵکە لەسەر ئازادی ڕادەربڕین و لەسەر گرتبوونەوە لەسەر خۆپیشاندان لەسەر مافێکی ڕەوای خۆی نەک هات بێ پەڵک بە حکومەت بگرێ نەک هات بێ خۆپیشاندان و گرتبوونەوەی سیاسی بکە بۆ ڕاماڵی دەسەڵات نەبووە بۆ داواکردنی مافێکی خۆی بووە موسەخۆرە بە 2 مانگ موسەی پێدا بە لێبڕینیشەوە تەمەن یا هەڵوێ دەکا کە موسەکەم لە کاتی خۆیدا بمدێ و لێشی مەبڕە ئەین چێم دامایەتی یانی خەڵک بژیرێ لەسەری خەڵک ئیهانە بکرێ سوکایەتی پێ بکرێ ئێمە سەبارەت بە داهاتیش هەڵوێستمان هەبووە چونکە بەشێکی قەیرانەکانی ئەم وڵاتە پەیوەندی بە داهاتەوە هەیە و حتى ئەم دەسەڵاتە سیاسیە گەندەڵە نادادگەرە کە ماوەتەوە کە ستەم دەکات درێژە بە ستەم دادگەریەکەی دەدا بۆی ئەو داهاتە ناشەرعی و نادروستەی کە بەدەستێوەیەتی ئێمە ویستمانە بەڕاستی ئەم داهاتە شەفاف بێ و چەند جاریش داوامان کردو کە کاکە بابزانی داخۆ داهاتی ئەم هەرێمی کوردستان چەندە ئەوە ئێستاژ نییە ئێمە قسێ دەکەین ئێمە لە کابینی هەشتەمیش بەشدار بن ئەم قسەیەم کردووە من لە ئەنجومەنی وەزیرانش ئەم قسەیەم کردووە ئەو کاتێ ئەگەر بڕۆن تەماشای بە ئارشیڤ بکرێتەوە لە ڕاگەیاندنەکانش ئەم قسەم کردووە گوتومە ئەمن وەک وەزیرێکی هەرێمی کوردستان ئەمن نازانم داهات چەندە چجا ئەو خەڵکە فەقیر و هەژارە بزانێت داهات چەندە حکومەتیش نازانێت بۆ معلوماتان حزبی دەسەڵاتداریش هەردوو حزبەکە ئەوانش هەمیان نازانن چەند کەسێک لەم دوو حزبە دەزانن داهاتی هەرێمی کوردستان چەندەوە چی لێ دەکەن بۆ ئێمە گوتومانە داهات تا ڕوون نەبێ ئێمە بڕوامان وایە کە داهات زۆرە تا ڕوون نەبێ بڕوامان وایە کە زۆرە ئەی باش ئەم هەموو دام دەستگای حیزبانە بەسی بەڕێوە دەبن ئەم هەموو کەناڵە حیزبانە بەسی بەڕێوە دەبن ئەم هەموو خەڵکە حیزب پارێدەین بەسی بەڕێوە دەچن کاکە خۆیشی حیزب ڕانەوەستاوە کەناڵەکان ڕانەوەستاوە خەرجیان ڕانەوەستاوە بەچی بەڕێوەی دەبن ئەو حزب ئێساش لەگەڵ بێ پارە دەبەخشێ بۆ کۆنسێرتێک و بۆ گۆرانی بێژێک و بۆ ئافرەتێک لە دەرەوە لە لوبنان لە ئەوروپا دەیهێنن گۆرانی پێ دەڵێن پارەیان دەنێ کاکە خۆ بە پارە دەنێ خەڵکە لەکوێیان بوو ئێمە پێمان وایە داهات زۆرە و بە هێندێ داهاتاش کە ئێمە لە لامانە بەڕاستی پێمان وایە داهات لە هەرێمی کوردستان بەشی موچە و بورجە دەکا ئەگەر ئەو داهاتە هەمووی بۆ خەڵک بێ نەک بۆ حزب نەک بۆ منە ماڵە ئەگەر ئەم داهاتە
لە دەستێکی ئەمین بێ نەک لە دەستی دز و گەندەڵ بێ. ئەگەر ئەم داهاتە بە شێوەیەکی دادگەر بەسەر هاوڵاتی هەرێمی کوردستان دابەش بکرێت، ئێمە ئەو کاتە بڕوامانوێت داهات هەرێمی کوردستان بەشی موچە بوزێ هەرێمی کوردستان دەکات. و ئێمە لەم ڕۆژەوە پێشنیارمانداوە تا حەداشمان کردووە بابێن داهات هەرێمی کوردستان بۆیە ماوەی 1 ساڵ بە مەرجی کە دەستنێن نەڕێمان ئازاد بین لە بڕیاردان لە کۆکردنەوەشی و لە چاکسازی تێداکردنیشی. ئێمە بەرپرسیاری لەوەی کە ئەگەر ئەم داهاتمان بەشی موچە بوزێ هەرێمی کوردستان نەکرد و ئێمە شەڕیشمان لەسەر ئەو بابەتە کردووە. بەڕاستی بەردەوامیشی چونکە پەیوەندی بە ژیان و گوزەرانی خەڵکەوە هەیە و پەیوەندیشی بە درێژە پێدانی ئەم دەسەڵاتە ستەمکارە هەیە. بۆیە ئێمە هەر ستەمێک لە هەر سێکتەرێکەوە بکرێ، لە هەر کەسێکەوە لە هەر ڕوێکەوە ئێمە بە ئەرکی خۆمانمان زانی و کە لەسەری وەدەنگ بین. ئێمە لەسەر ئەم ڕێباز و لەسەر ئەم هەڵوێستانەمان بەردەوام دەبین پشتیوان بەخوای گەورە، چونکە ئێمە گرێبەستێکمان لەگە خەڵک هەیە و بەڵێنمان بە خەڵک داوە. ئێستا چاک لە بیرمە لە کاتی هەڵبژاردنەکان کە ئێستاوە 2 ساڵ بەسەر سوێن خواردنی یاسایی پەرلەمانتارانی پەرلەمانی کوردستان تێدەپەڕێ 6 یازدەی 2018 سوێن خوراوە. ئێستا کە 7 یازدەی 2020 2 ساڵە 2 ساڵ و 1 ڕۆژ. ئێمە بەڵێنمان بە خەڵک دابوو کە خەمخۆر و دڵسۆزی خەڵک دەبین و هەوڵ دەدەین کە ژیان و گوزەرانی خەڵک باشکەین و هەوڵ دەدەین کە بەرگری لە مافەکانی خەڵک بکەین. ئێمە بۆیە لەسەر ئەم هەڵوێستانەمان پشتیوان بەخوای گەورە لەسەر ئەم هەنگاوانەمان بەردەوام دەبین و پشتیوان بەخوای گەورە لێ ناگەڕێین لە هیچ هەنگاوێکی خێر و کە بەرژەوەندی خەڵکی تێدا بێ و دژی ستەم بێ و دژی گەندەڵی بێ ئێمە لە دوایە بین. ئینشاءڵڵا یا لە پێشەوەین یا لەگە خەڵک دەبین. با تۆزێک بێمە سەر دامەزراوەی پەرلەمان. دامەزراوەی پەرلەمان دامەزراوەیەکی گرنگ و گەورەیە و گەورەترین و گرنگترین دامەزراوەشە لە نێو دامەزراوەکان، چونکە پەرلەمان چاودێری هەموو دامەزراوەکان دەکات و دەتوانێت محاسبە هەموو دامەزراوەکان بکە بەبێ ئیستیسنا. و پەرلەمان یاسا دەردەکات و پەرلەمان نەخشەی یا دەتوان بڵێ ڕێگەشتەکانی سیاسەتی وڵات دیاری دەکات ئەگەر سیستەم پەرلەمانی بێ. بەڵام بەداخەوە ئەم دامەزراوەیە نەیتوانێت بە ڕۆڵی خۆی هەستێ، نەیتوانێت بە ئەرکانی خۆی هەستێ. بۆچی؟ یەکەم بەڕاستی حزبی دەسەڵات لە هەرێمی کوردستان، ئەو 2 حزبی دەسەڵات لە هەرێمی کوردستان نانویستو ئەم دامەزراوەیە کە پەیوەندی بە خەڵکەوە هەیە کە نوێنەراتی خەڵک دەکا کارابێ، چونکە ڕاستەخۆ پەیوەندی بە خەڵکەوە هەیە. دیقەتدەن ئێستا دامەزراوەکانی کە چونکە ڕاستەخۆ پەیوەندی بە خەڵکەوە نییە، تەماشای سەرۆکایەتی هەرێم بکەن، سەرۆکایەتی حکوومەت. زار ئەنجومەنی دادوەریان هەر زۆر بێڕێز کردووە، زۆر بێمحتەوایان کردووە بۆ هەڵساون کە ئەنجومەنی دادوەری قەزا ئەم دامەزراوەیە لە وڵاتان جاری وا هەیە دادگای باڵا لە هەندێک وڵات بە پێی یاسا بڕیاری پەرلەمان ڕادەگرێ. بەڵام لە وڵاتی ئێمە چونکە دەتوانێت دەبێ حکم بکە و بڕیار دەدا دادگایە، ئێمە زانستیان لێ کردووە ئەم ئەنجومەنیان کردوتە بەشێک لە وەزارەتی داد، یعنی هەندێک وەزارەتێکی سەربەخۆش حکمی نییە کە لە وڵاتان ئەم سیانە لە ئاستی یەکەن، هەڵبەت بە پێی پلە تۆزێک بەرزتریان هەیە و نزمتریان هەیە، پەرلەمان و حکومەت و قەزا.
لێرە لە وڵاتی ئێمە ئەم قەزایان خستۆتە نێو وەزارەتێک وەزارەتێکی داد کە بەڕاستی ئەویش نەیتوانیوە کە بە ڕۆڵی خۆی هەستێ بۆیە تاکە دامەزراوەیە کە پەیوەندی بە خەڵکەوە هەیە بریتیە لە پەرلەمان لێ نەگەڕاون کارابێ چکە پەیوەندی بە خەڵکەوە هەیە بۆیە ئێمە پێمان وایە ئەم دامەزراوەیە گرنگە بەڵام بەڕاستی پێویستە ڕۆڵی خۆی پێ بدرێ ئەم دوو حیزب نەیان هێشتووە کارابێ بە ئەرچی خۆی هەستێتە بان بەڵام ئایا ئەمە وا دەکات کە ئێمە بە ڕۆڵی خۆمان هەڵنەستین ئەمە وا دەکات کە ئێمە ئەرچی خۆمان جێبەجێ دەکەین بێگومان نەخێر یعنی ئەگەر ئێمە بە تاقی تەنیاش بین بەڕاستی ئەو ئەرکی کە هەمانە لە بەرامبەر خەڵک کە وەکو باسم گرێ بەستێکە بڵێنمان بە خەڵک داوە ئێمە هەوڵ دەدەین کە ئەرچی خۆمان جێبەجێکەین و لە قۆناغی ڕابردووشدا ئێمە لەخوا بەزیاد بێت تا حەدێک توانیمانەکە هێندێک لە ئەرشی سەرشانی خۆمان بەرامبەر بە خەڵک جێبەجێ بکەین و هێندێک لە داواکاریەکانی خەڵک بگێنین و هێندێک لە مافەکانی خەڵکی بستێنین بەڕاستی ئەگەر بە ڕێژەیەکی گەورەش نەبووی بەڵام بە ڕێژەیەکی بەرچاو و چاک ئێمە خەمان لێ خواردووە بۆیە بەڕاستی ئێمە پێمان وایە کە دەتوانین کە ڕۆڵی کاریگەری خۆمان هەبێ و ئینشاڵڵا ئەم ڕۆڵ و کاریگەری و ئەم ئەرکانی خۆمان باشتر جێبەجێ دەکەین و سپاس بۆ خوا کە پشتیوانێکی باشیش هەیە هەر لە ناو پەرلەمان ناو فراکسیۆنەکانی بۆ ئەم هەڵوێستانێکی ئێمە نواندوومانە و پشتگیریمان کراوە لە قۆناغە جیاجیاکان و ئەمەش ئەوە دەردەخە کە ئێمە بە شێوەیەکی موسساتی و بە شێوەیەکی ڕێکوپێک بەبێ جیاوازی بەڕاستی لە نێوان ئەم فراکسیۆنە ئەم پەرلەمانتارانە ئێمە کاری خۆمانمان کردووە یعنی بۆ ئاگاداریتان حتا لەبارەی ئەو یادداشتە کە ئێمە پێشکەش بە قونسڵخانەی کۆماری فەرەنسامان کرد ئێمە ئەو یادداشتەمان بۆ هەموو فراکسیۆنەکان نارد و لە گروپێک کە گروپ پەرلەمانتارانی پێدەوترێت هەر 111 کەسەکەی تێدایە ئێمە لەوێش داماننا مەکاکە ئێمە ئەم یادداشتەمان هەیە دەمانێت ئاراستەی قونسڵخانەی فەرەنسای بکەین هەر کەس حەز دەکات واژووی بکات پێمان باشە و وەسپاسی دەکەین بۆ ئێمە نەهاتی بەڕاستی بە تەنها بیکەینی ئەوانە هەوڵمان داوە کە خەڵکی کەش با دەرکێ بزانین داخۆ چێ لە بارودۆخێکی ئاوا دەکە بێڕێزی بەرامبەر بە پێغەمبەرەکەی بکرێ سەڵاتی موخەری سەر بێ هەڵوێستی دەبێ خۆ ڕەنگە هەبێ ینی ڕەنگە 25 کەش ڕەنگە 25 کەش قناعەتی ما لە ناخەوە لە دڵەوە بین لەگەڵدان بەڵام لەوانەیە حزبەکانی بارودۆخەکانیان ڕێیان لێگرتووە کە بێ ئەویش واژووی بکە بەداخەوە کە ئەمەش دیسان نەبوونی ئازادی دەسەلمێنێ و بەنی کۆت و بەندکردنی ئەم پەرلەمانە دەگەێنێ کە دیارە لە قۆناغەکانی ڕابردوودا خۆتان دەزانن پەرلەمان پەک کراوە پەرلەمان ڕێدەگیراوە پەرلەمان خەڵکی دەرکراوە پەرلەمان سوکایەتی پێکراوە داخراوە هەمووان لەگەڵ کراوە بەڕاستی بەڵام ئەم پێم وایە ئێستاش پەرلەمانتاری بوێر پەرلەمانتاری سەرڕاست پەرلەمانتاری دڵسۆز لە هەموو فراکسیۆنەکان بەڕاستی هەیە کە دەیەوێ بەڕۆڵ بە ئەرچی خۆی هەستێ بەڵام بەداخەوە سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکایەتێکی لاوازە و نەیتوانێت ئیدارەی ڕێکوپێکی ئەم پەرلەمانە بکە بەداخەوە کە تەواو بە حزبی کراوە بۆ ئاراستەی دەبردرێت کە حزب چی پێش باش بێ و چی بە مەسلحەت بزانێت پەرلەمان بۆ ئاراستە هەنگاوبوونی بۆ ئاراستە کار بکە بۆیە تەماشا بکەن ئەو یاسانەی کە پەسەند دەکرێن لە ساڵ 2019 تەنها 4 یاسا پەسەند کراوە ئەویش بەشی زۆری ئەوانە کە حکومەت ناردێتی ئەی بەشی خەڵک ئەوکە پەنی بەژیانی خەڵکەوە هەیە پەیوەندی بە مافەکانی خەڵکەوە هەیە بۆ ئێمە پشتیوان بەخوای گەورە لە بەشی خۆماندا ئەوەندەی کە پەیوەندی بە ئێمەوە هەبێ ئینشاءڵڵا هەڵوێستی گونجاومان دەبێ و بەش بە حاڵی خۆمان لەو بەشەی کە پەیوەندی بە ئێمەوە کارا دەبێ و هەمیشە لەسەر ئەم ڕێباز و ئەم بەرنامەی ئینشاءڵڵا بەردەوام دەبێت ئەم دووبارە خۆشحاڵم بە دیداری هەموو لایەکتان یاخۆ ساغ و سەلامەت بن و سەرفراز بن وخوای گەورە تەوفیقمان بدا و پشتیوانیمان بکە بۆ هەر کارێک بۆ هەر هەڵوێستێک بۆ هەر کردەوەیەک بۆ هەر بەندایەتیەک کە خوا بۆ خۆی پێی خۆشە و لەسەر ڕێ و ڕێبازی پێغەمبەری پێشەوایە سەڵات و سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورەی لەسەر بێ
وصلى الله على النبي الأمي محمد وعلى آله وصحبه وسلم. نابين ببيا ويكس يا رسول الله. هندر بزدان اسم يا رسول الله، هندر بزدان اسم يا رسول الله، بخويا ضلين راسلين يا رسول الله، بخويا ضلين راسلين يا رسول الله، بلام تقلي له يا رسول الله، رب اشكرا دياره يا رسول الله، رب اشكرا دياره يا رسول الله. ايماني بندا يتيم يا رسول الله، انت كارقا يتيم يا رسول الله، انت كارقا